پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. هەندێک جار منداڵەکان یاخود هەرزەکارەکان لە دایک و باوکیان ناڕەحەت دەبن کاتێک داواکاریەکانیان ڕەت دەکەنەوە یان فشاریان لەسەر دروست دەکەن لە خوێندندا یاخود قسەکانیان دەبڕن بۆ ئەوەی ڕێگری لە ڕەفتارێکی دیاریکراویان بکەن. زۆربەی گەنجان لەم ڕەفتارانە تێناگەن تا دوای گەورە بوونیان وە خودای گەورە بەرەکەتیان بخاتە سەر و لەگەڵ خێزانەکانیان بیان هێڵێتەوە. ئەگەر ئەوان مانای دایک و باوک بزانن و لە هەستەکانیان تێبگەن بەرامبەر منداڵەکانیان لەوانەیە چیتر ڕەخنە لە هەڵس و کەوتەکانیان نەگرن و زۆربەی ئاژەڵەکان هاوشێوی مرۆڤەکان هاوبەشن لەم هەستەدا. بەڵام کۆمەڵێک ئاژەڵ هەن کە بە هۆکارێک یان هۆکارێکی تر ئەم هەستانیان لێ زەوت دەکرێت. لەم ڤیددیۆدا باسی خراپترین دایک و باوکی جیهانی ئاژەڵان دەکەین. بۆیە تا کۆتایی ڤیددیۆکە بینەر بن. بەچکەی سەگی ئاوی. بەچکەی ئەم جۆرە ئاژەڵە یەکێکە لە جوانترین گیاندارەکان کە دەتوانیت بیبینی و دوای ماوەی دووگیانی کە زیاتر لە 11 مانگ دەخایەنێ دایکەکە بە زۆری یەک وەسەی دەبێت و بەردەوام وەک چاوی خۆی دەیپارێزێت و لەگەڵیدا دەمێنێتەوە. دەوڵەمەندە بە بڕێکی زۆر لە چەوری کە بە ڕێژی 150 مەزەندە دەکرێت. لەو کاتەدا شیری دایکی مرۆڤ تەنها لە 3 بۆ 5 چەوریە و ئەم چەوریانە یارمەتی بەسکەکە دەدەن بۆ ئەوەی بەرگی پلەی گەرمی بەست و بگرن و لە هەمان کاتدا یارمەتی دەدەن لە ماوەیەکی کووردا بە خێرایەکی زۆر کێشی زیاد بکات. بۆمان دەردەکەوێت کە کێشی بەسکەکە لە 9 کیلۆگرامەوە دەگۆڕێ بۆ 36 کیلۆگرام واتە زیاتر لە 2 کیلۆ زیاد دەکا بۆ هەر ڕۆژێک و دایکی گرنگیەکی زۆری پێدەدا بەڵام تەنها بۆ ماوەی 12 ڕۆژ چونکە دوای ئەوە دایکەکە دەگاتە کۆتای پەیوەندی خۆشەکەی لەگەڵ بەچکەکەی و بەتەنیا زەی دەهێڵێت و دەگەڕێتەوە ناو ئاوەکە و بە دوای خواردندا دەگەڕێت و جارێکی تریژ ناگەڕێتەوە بۆ لای وشتە سەیرەکەش دەمێنێتەوە کە بەچکەکانی پێش تەمەنی 2 مانگی مەلەکردن یان ڕاوکردن نازانن. پێویستە بۆ زیاتر لە 6 هەفتەی تەواو لە برسێتی و ڕاوکردن و خنکان ڕزگاریان بێ و بەداخەوە 130 بەچکەکان شکست دەهێنن لەو تاقیکردنەوەیە و لەو کاتەدا دەمرن کە دایکەکە دەست بە سوڕی زاوزەی نوێ دەکا و ئەگەر بپرسی کە باوکەکەیان لەکوێیە کاتێک ئەم هەموو شتە ڕوودەدا لە وەڵامدا دەڵێن باوکەکە دوای پرۆسەی جوودبوون هیچ پەیوەندیەکی پیانەوە نامێنێت و دەڕوات. لەقلەق لە ئەفسانە و چیرۆکەکاندا بۆ باڵندەیە ناسراوە کە منداڵ دەهێنێ بۆ هاوسەرە نوێیەکان بەڵام لە ڕاستیدا وەک یەکێک لە خراپترین ئاژەڵەکان دەمێنێتەوە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ منداڵە بچووکەکاندا. ڕێژی مردن لە نێو ئەم گیانەوەرەدا زۆر بەرزە و هۆکاری سەرەکی پشت ئەم چیرۆکە ئەوەیە کە دایکەکە ڕاهاتووە بە شێوەیەکی ڕستەی ڕزگاری بێت لە یەکێک لە بەچکەکانی بۆ ئەوەی خۆراک دابین بکات و دەرفەتی زیاتر بۆ سەرکەوتن بۆ خوشک و براکانی تری دابین بکە یان هەندێک زار بەچکەکانی دەگرێت و بە تەواوی لە هێلانەکە دەریان دەکا. لە ڕاستیدا ئەم ڕەفتارە چەندە دڕندانەیە بەڵام لە نێو ژمارەیەکی زۆر لە باڵندەدا بوونی هەیە. زۆر زار هۆکاری مردنەکەی پشتگوێ خستنی ئەو بەچکانەیە لەلایەن دایکیانەوە یان ڕێگە بە یەکێک لە منداڵەکانی دەدا منداڵێکی دیکە بکوژێت بەڵام هەرگیز خودی دایکەکە ئەم کارە ناکات و شتێکی تەواو نائاساییە. جا لە جیهانی باڵندەدا بێ یاخود لە جیهانی ئاژەڵدا بێت. ئیگوانای درەختی پڵنگ ناوێکی باوی جۆرێکە لە ئیگوانە لە چیەی ئەندێزی لە وڵاتی چیلی. ئەم جۆرە پەلەوەرە بەناوبانگە بە ڕەفتاری زۆر سەیر و سەمەرەی لەگەڵ بەچکەکانیدا. لە 48 کاتژمێری یەکەمی تەمەنیدا دایکەکە چاودێری منداڵەکان دەکا بە خۆشەویستیەوە بەڵام دوای ئەو 48 کاتژمێرە دیاری ماڵ ئاواییان بۆ بەجێ دەهێڵێت و قفڵیان دەکا و ئەم دیاری ماڵ ئاواییە کۆمەڵێک پاشماوەیە واتە کۆمەڵێک پاشماوی پیس بەجێ دەهێڵێت و دەڕوات. هیچ بەفیڕۆدانێک نییە بۆ منداڵەکانیان. بە پێیوتەی ستانلی فۆکس پزیشکی خشۆکەکان لە زانکۆی ئۆکلاهۆما ئەم دیاریە نایابەی جیابوونەوە تەنها خواردن و خۆراکێکی ئاسایی نییە بۆ وەچەکانی چونکە میکرۆبی زۆر گرنگی تێدایە بۆ ڕیخۆڵکەکان و ئەم میکرۆبانەش نهێنی پشتواناکانیانن کە دوای ئەوە بۆ هەرسکردنی میوە و گەڵاکانی دار و گەڵای گوڵ سوودی لێ دەبینن و ئەم پیستاییە تاکە بەشداری دایک نییە بەڵکو دایکەکە پێش ئەوەی بەجێیان بهێڵێت لە شوێنێک دەیان شارێتەوە
بە جۆرێک کە باڵندەکان دواتر نەزانن چۆن بگەنە دەستیان و بیان خۆن و بەم شێوەیەش لەگەڵ بەچکەکاندا گەیشتونەتە کۆتایی نۆرەی خۆیان دوای گەورەبوون شوێنەکە بۆ خۆیان هەڵدەکەن و لە قەفەزەکە دەردەچن کە دایکیان بۆیانی دروست کردووە. جیاوازی ژیان و مردن بۆ شەیتانەکانی تازمینیا لە پێشبڕکێیەکی خێراییدا نوێنەرایەتی دەکرێت. ئەم جۆرە ئاژەڵە بچووکە لە پێشبڕکێیەکی خێرایی 7 سانتیمەتر دێتە دەرەوە بۆ ژیان و 4 کەسی یەکەم کە دەگەنە هێڵی کۆتایی ئەوانن کە ژیانیان دەپارێزن. شەیتانی تازمینیا یەکێکە لەو شیردەرانەی کە لە ئوستورالیا دەبینرێت و بەوە ناسراوە کە ژمارەیەکی زۆر وەچە دەخەنەوە کە ڕەنگە ژمارەیان لە 20 بۆ 30 کۆرپەلە بێت لە یەک کاتدا. بەڵام کێشەکە ئەوەیە کە دایکیان تەنها 4 گۆی مەمکی هەیە کە بەشی شیردانی هەموو کۆرپەلەکانی ناکات لە یەک کاتدا. ئەو 4 کۆرپەی کە لە کاتی لە دایکبووندا دەتوان شیری دایکیان بخۆن تەنها ئەوانن کە دەتوانن لە ژیاندا بمێننەوە و کۆرپەکانی تر هەمویان گیانیان لە دەست دەدەن. هەر بۆیە لە سەرەتادا باسی ئەوەمان کرد کە کۆرپەلەکان پێشبڕکێکی 7 سانتیمەتری دەکەن چونکە مەودای نێوان کەناڵی لە دایکبوون و کیسی شیردانی دایکەکە 7 سانتیمە. بە گشتی ڕێژی مردنی ئەم گیانەوەرە دەگاتە 190 لە کۆی ژمارەی لە دایکبوونەکان. ئەگەر لە خۆت بپرسی بۆچی دایکەکە هەوڵ نادا شیر بە ژمارەیەکی زیاتر بدات بە گشتی هۆکارەکەی نازانرێت. ئەو کەسانی کە لە پێشبڕکی خێراییدا سەرکەوتنیان بەدەستێنا هەر ئەوانیشن کە لە ژیاندا دەمێننەوە. شێوەی زەبەلاحی پاندا کە لە وێنە و ڤیدیۆکانەوە دەیزانیت دوورە لەوەی کە لە کاتی لە دایکبوونیدا چۆنە. کێشی پاندای پێگەیشتون نزیکەی 140 کیلۆگرامە. لە کاتێکدا لە ساتی لە دایکبوونیدا کێشی لە 140 گرام تێناپەڕێت، بەڵام هەندێک جار کێشی تەنها 100 گرامە و چاوەکانی نابینێت و هیچ فەڕوویەکشی نییە. بەس کە پاندا تەنانەت ناتوانێت بڕواتە لای دایکی و شیری پێ بدات. دەبێ ئەو کەسەی کە هەڵی دەگرێت و شیری پێدەدات بە زۆری دایکی پانداکە بێت و پاندا بە زۆری 3 بەچکەی هەیە و بە ئەنقەز ناسار دەکرێت دەستبەرداری یەکێک یاخود دوانیان ببێت و کەسانێک هەن کە دەبینن ئەم بابەتە لەو تەمبەڵیە سەرچاوی گرتووە کە پاندا پێی ناسراوە. بەگشتی دایک ئاسانترە بۆی ئاگاداری یەک وەچە بێ نەک هەوڵدان بۆ چاودێریکردنی 2 یاخود 3 وەچە. کەسانێکش هەن دەبینن کە ناچارە ئەو کارە بکە ئەگەر نامەترسی لە سەرژیانی کۆرپەکانی تریش دروست دەکا. گرنگیدان بە کۆرپەی پاندا لە یەکەم ڕۆژ و مانگەکانی تەمەنیدا زۆر قورسە تا ئەو ڕادایی کە دایک لە یەکەم ڕۆژەکانی دوای لە دایک بوون ناتوانێت کۆرپەکەی بەجێ بهێڵێت، تەنانەت بۆ خواردن و خواردنەوەش. جگە لەوەش ئەو خواردنەی کە دایکەکە دەیخوات مادەی خۆراکی پێویست بۆ بەرهەمهێنانی شیر بۆ دووەچەکە دابین ناکات و لە کۆتاییدا ناسار دەبێ یەکێک لە منداڵەکانی هەڵبژێرێ کە زۆر جار هەست دەکا بەهێزترە لە منداڵەکانی تر و بەردەوام دەبێ گرنگی پێ بدات و شیری پێ بدات و دووەمیان بەجێ دەهێڵێ بۆ ئەوی ڕوبەڕووی چارەنووسی خۆی ببێتەوە. و ڕووداوێکی سەرنجڕاکێش هەیە کە لەگەڵ تیمی بنکەی توێژینەوەیەکی چینی ڕوویدا کە خەریکی بەخێوکردنی پاندا بوون. پاندایەکیان هەبوو بە ناوی لیلی کە 2 وەچەی خست بوویەوە. وەکو هەمیشە گرنگی بە کەسی نامۆ نەدەدا، بەڵام تەنها یەکێک لە منداڵەکان لەلایەن تیمی کارەوە لە ساتەوەختی لە دایکبوونیدا وەرگیرە و تەنها یەک وەچەیەکیان بۆی بەجێهێشت. پاشان بەردەوام هەنگوینیان بۆی دەهێنا یان هەر شتێکی تر کە حەزی لێبوو و ڕۆژانە لە کاتی نان خواردندا بەنهێنی ئاڵ و گۆڕیان بە وچەکەی دەستی دەکرد و لە بەرامبەردا منداڵی دووەمیان پێدەدا و پانداکەش کە ناوی لیلیە نەیدەزانی جیاوازی لە نێوان وەچەکانی بکە و هەموو ڕۆژێک ئەم کاریان لەگەڵی ئەنجام دەدا تا هەردوو کۆرپەکە بە باشی گەورە بکرێن. گومانی تێدا نییە ئەگەر بڵین ئەم مێرولەیە پێی دەوترێ مێرولەی داراکولا ئەوە چاوەڕێ ئەوە ناکەین کە هەستی دایکێکی ڕقی لە پشتەوە بێت. ئەم جۆرە مێرولەیە لە ئوستورالیا و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا دەژی و ناوەکەی لە ناوبانگەکەیەوە سەرچاوی گرتووە کە بۆ خواردنەوەی خوێنی منداڵەکانی ناوی لێنراوە. هەرچەندە خێراترین پێوەدانی هەیە لە شانشینی ئاژەڵەکاندا، بەڵام لە هەمان کاتدا توانای جوینی خۆراکی ڕقی نییە و هەر بۆیەش ئەو مێرولانەی کە وەک کرێکار کار دەکەن کرمۆکە کۆ دەکەنەوە کە وەک منداڵەکانیان وان و دەیان بن و خوێنیان دەخۆنەوە. پاشان دەستنە لای شاژنەکەیان بۆ ئەوەی بڕشێنەوە بەسەریدا تا شاژنەکەیان بزانێت کە چۆن بە کۆرپەلەکانی خۆراک بدا لەسەر خوێنی منداڵان. سیر لەوەدایە کە مەرز نییە کرمۆکەکان بمرن، بەڵام کرێکارەکە بە تەواوی خوێنیان نامژێ، بەڵکو بەشێکیان دەبڕێت و بەشێک لە خوێنەکە دەخواتەوە. دوای ئەوە کرمەکان دەتوانن بژین لە کاتێکدا کە هەڵگیری شوێنەواری خراپ مامەڵەکردنن لەلایەن دایک و باوکیانەوە و ئەمە ئەگەر لە بەرچاو بگرین خواردنەوەی خوێنی منداڵەکان بەمانای خراپ مامەڵەکردن دێت. کەرکەدەن بە یەکێک لە ئاژەڵە مەترسیدارەکاندا دەنرێت لە تەواوی شانشینی ئاژەڵەکاندا و هۆکاری ئەمەش تەنها بەهێزی جەستی و
ناوە زەبەلاحەکەی و پێوەدانەکەی نییە کە بە یەکێک لە بەهێزترین پێوەدانەکانی جیهانی ئاژەڵاندا دەنرێت. ڕاستێکە ئەوەیە کە مەترسیدارترین شت لەم ئاژەڵەدا هەوەسەکەیەتی، چونکە کەرکەدەن بە ئاژەڵێکی دەمارگیر ناسراوە کە هەوەسەکەی لە کاتی خۆیدایە، هەروەها ڕەفتارەکانی بە تەواوی پێشبینی نەکراوە، بە تایبەتی لە وەرزی وشکە ساڵیدا. ئەوەندە بەسە کە بزانین کە هەرچەندە بەوە ناسراوە کە ڕۆکخۆرە، بەڵام چاودێری کراوە کە گۆشتیش دەخوا، تەنانەت لە تەرمی ئاژەڵیش. ئەوەی لەوە خراپترە ئەوەیە کە ئەوانیش بە هەمان شێوە بینراون کە یەکتریان دەخوارد. وەرچەندە کەرکەدەن بە ناوبانگە بە پاراستنی توندی کۆرپەلەکانی، بەڵام ڕووداوێکی ناوازە هەبوو کە دایکێک بەسکە تازە لە دایکبووەکانی پشتگوێ خستووە و دانەیەکیانی هەر بۆ خۆشی فرێداوەتە ناو کەرکەدەنە گەورەکانەوە، بۆیە ئەوانش هێرشیان کردوتە سەر کۆرپەکە و لە ناویان بردووە. ڕەنگە خراپترین دایک و باوکەکان لە جیهانی ئاژەڵەکاندا بە مشەخۆری هێلانە ناسرابن کە پشت بە کەسانی دیکە دەبەستن بۆ بەخێوکردنی بەچکەکانیان و لە سەروی هەمویانەوە ئەم باڵندەیە کە بە عەرەبی پێی دەوترێ باڵندەی شەحرۆر بەقەر. ئەم باڵندانە دەچن هێلکەکانیان دەخەنە ناو هێلانی باڵندەیەکی ترەوە تا بەخێوی بکە کە مەرز نییە لە هەمان زۆری خۆی بێت کە سەر لە چەندین باڵندەی تر دەشێوێنن و بەسکەکانی خۆیانیان پێ بەخێو دەکەن. و سەیرەکە ئەوەیە کە ئەم کارەیان سنووردار نییە، واتە بۆ نمونە جۆرێکیان دوو جۆری دیاریکراوی باڵندە هەڵنابژێرن، هەر بۆیش 250 جۆری جیاوازی باڵندە فریو دەدەن و هێلکەکانیان پێ بەخێو دەکەن. ئەوەی سەیرە کە باوکەکەش بەشداری ئەم پرۆسەیە دەکات و هەوڵ دەدا باڵندە خانە خوێیەکان سەرقاڵ بکە و لە هێلانەکەیان دووریان دەخاتەوە تا دایکەکە دەچێت هێلکەکەی دەخاتە نێو هێلانەکەیانەوە. بەڕای تۆ کام لەم جۆرانی کە باسمان کرد خراپترین زۆری دایک و باوکن لە جیهانی ئاژەڵاندا؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شیریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکەت دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.